دەکارەکان کلیلی هەموو شتێکن. ئێمە لەو دیوێنەکانەوە دەبینین. چاوەڕبان بن، هیوایەک لە ئارادایە. هەندێک جەنگ بێدەنگن، هەندێک بەڵەوان ناویان نییە، بەڵام هەندێک گفتوگۆ دەتوانن ژیان بگۆڕن. In the past year and a half, starting from January 1st. زانست هەرگیز ناوەستێت. هەموو ڕۆژێک هەنگاوێک نزیک دەبینەوە. ئێمە داهاتوو بنیاد دەبین. باشترین ئەنجامەکان لە کاری تیمەوە لەدایک دەبن، کاتێک کە باشترینەکان کۆ دەبنەوە. یەک لوتکە، یەک گفتوگۆ، کلیلی داهاتوویەکی ڕووناکتر. ئێمە ئامادەین بۆ گۆڕانکاری.